بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کارەکانی لیژنەی لێکۆڵینەوە لە سەرێریشەکەی سەر کۆرمۆر و داهاتووی دۆخی هەرێم و عێراق دەکەین. قسە لەسەرەوە دەکەین ئایا و لیژنەی کە پێکاتووە ئەم جار ئایا کارەکانی ئاشکرا دەکات و ئایا ئەو لایەنەی کە کاری کردووە سزای دەدات و ئایا عێراق ئێستا سیستەمی ڕادار و بەرگری بەو شێوەیە کە بتوانێت ئەو جۆرە هێرشانە ئاشکرا بکات و ئایا ئەمریکا تا چەندێک ئەمریکا دەستێوەردان لەو پرسانە دەکات لە وەکو هێرشەکەی سەر کۆرمۆر هیچ دەستێوەردانێک لەو پرسەدا دەکات و ئەم هێرشانەشی پەیوەندیەکیان بە پێکەنانی حکوومەتی داهاتوو عێراق یاخود ناکۆکیەکانی ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان سەیرە سەرەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگە سەرەتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو لیژنەی کە پێکاتووە بە پێی لێدوانی وتەبێژی وەزارەتی ناوخۆی عێراق بێت کارەکانی تەواو کردووە بە بۆچوونی بەڕێزت ئەو لیژنەی کە لە وەزیری ناوخۆی عێراق دەستگای هەواڵگری عێراق وەزیری ناوخۆیێرن پێکاتووە کارەکانی ئاشکرا دەکا و ئێستا هیچ سەرداوێک ئاشکرا بووە لەو ڕاپۆرتە؟ زۆر سوپاس کاک حەکیم، دەستان خۆش بێ سەبارەت بەو ڕووداوەی لە کۆرمۆر ڕوویدا لە ڕاستیدا وتارێک بوو کە ڕەهەندی سیاسی ئابووری جیۆسیاسی وزە یعنی زۆر بواری هەیە، ڕووداوێکی زۆر زۆر ئاڵۆز بوو. لە عێراقیش پێشبینی کراوە ئەم جۆرە ڕووداوانە لەبەرەوەی ئەو پێکاتانەی دەسەڵات و هێزەکان هێڕێخستنەکان کە تۆ لە عێراقەتە چاوەڕوانی ئەوەیان لێ دەکرێت ئەمانە ڕوو بدەن. سەبارەت بەوەی کە ئایا لیژنەکە و لیژنەیە کە پێکاتووە لە هەرێمی کوردستان و عێراق و لایەنی دیکە و کۆمپانیاکان و زۆر بوارەکانی تێدایە، داناغازی تێە، لایەنی دیکەی شارەزایانی زۆر تێدایە، ئاسایشی هەرێمی تێدایە، لە سلێمانی تایەتی، ئەمانە بە ژێری لێدوانی خۆیان ڕاگەیانی خۆیان گەیشتوونە هەندێک نەتیجەکان بێشک ڕادەگەیەندرێن و لە سەردەمی ئێستای ئەیدا بە دیجیتال بوونی بابەتەکاندا یا ئەو ڕوپیەوەی بۆ سپەیس و بۆ مەودایەکان کراوە، هیچ شتێک بزر نابێت لە ڕاستیدا. ئەوە دەمێنێتە سەر لیژنەکان بزانین چ ڕادەگەێنن. ئەوەی کە گرنگە لە ڕاستیدا ئەوەیە کە دوای ئەم ڕووداوە چی؟ یان تۆ چەند شێوازێکت هەیە، چەند شێوازێکت هەیە بۆ ئەوەی ڕێگا لەم جۆرە ڕووداوانە بگری. یەکێک لەو شێوازانە ئەوەیە کە تۆ سیستەمێکی بەهێزی بەرگری بۆ دابنیت، بەڵام هەموو لایەکمان دەزانین ئەو سیستەمە بەرگریانەی کە ئێستا هەن سیستەمی بەرگری گەورەن وا باشتری شێمە بە ڕێکخراوی بەرگری ناویان بەرین ناوە زانستیەکەیان. ئەو ڕێکخراوە بەرگریانە کە لەسەر ئاستی جیهانن تایپەکانیان لێک جیابکەوە ڕێکخراوی بەرگرین بۆ چەکی گەورە. زۆر جار ناتوانن ڕێگا لە چەکە گچکەکانیان لە درۆن یان لە ساروقی گچکەیان لەوانی زۆر نزم دێن بگرن. ئەمە لە جەنگی ئیسرائیلیش بینیمان ڕێکخراوە بەرگریە موشەکیەکان دەیانتوانین ڕێگا لە چەکە گەورەکان بگرن، ئەوانەی لە ئێرانەوە داهاتن، بەڵام ئەوانەی لە نزمەوە داهاتن زۆر جار زەحمەت بووە. ئانەمان لە ئێرانیش بینیەوە، لە رووسیا و ئۆکرانیاش بینیوە. تەنانەت جۆرێک لە فڕۆکە و زۆرێک لە درۆن دروست دەکرێت کە ئەسڵەن لە کارتۆن دروست دەکرێت. زۆر جار کاردانەوەکانیان بۆ ئیشعانە نییە، دەتوانێت ڕادارەکان هەڵ بمژێ و نەیداتەوە بۆیە نەیبینێ. ئەم بابەتە تەکنیکیانە کێشەیان زۆر تێدا. پرسێکی دیکە هەیە، ئایا تۆ دەتوانی غازەکان ئەنرژیەکەت ژێر عەرز بکەی بۆ ئەوەی هەرچی پێی بکەوێ کێشە نەبێ؟ بێشک ئەوەش مەسرفێکی زۆری دەوێ و کارێکی ئاسان نییە. ئەوەی کە دەبێنێتەوە لە ڕاستیدا تەدابیری ستراکچەری دەبێ وەربگیرێت، تەدابیری سیاسی وەربگیرێ و ڕێگا لەو گروپانە بژیرێت لە ڕێگەی کۆمەڵێکشتەوە. چۆن ئیسرائیل توانی ڕێگەیان لێ بگرێت لە ڕێگەی تهدیدکردنی عێراق بەهۆی نامەیەکەوە بۆ نەتەوە یەکگرتوەکان کە گوتی لە مەودوا ئێوە ئەناسین. کاتێک کە وتی ناتوانن ئێوە بە دەستێک لێمان برن، بە دەستێک داوای ئارامگرتنمان لێ بکەن، کاتێک ڕێکخراوەکان یا میلیشیاکان لێمان بدەن ئێمە حکوومەت دەناسین. لێرەشدا دەبێ یەکێک هەبێ بەرپرسیارەتی هەڵبگرێ. کاکە حەکیم، بەرپرسیارەتێکە دەبێ حکوومەتی عێراق هەڵی بگرێ بەرامبەر بەو ڕێکخراوانەی ئەوە دەکەن دەست وەشان نەدەکەن. باشە
کاکتۆر هیچ بڵین تا ئێستا ڕوون بۆ تۆ ئەوەندەی کە ئاگاداربی ینی ئەو هێرشە بە موشەکرا بێ بە درۆن کرابێ اینجا پاشان عێراق بڵین سیستەمی ڕاداری هەیە بتوانێت ئاشکرایکات یاخود عێراق ئێستا هیچ سیستەمێکی بەرگری هەیە باسیش دەکرێت ئێستا ڕێکەوتنی کردووە لەگەڵ کۆریای باشوور بۆ سیستەمێکی نوێ لەگەڵ فەڕەنسا بۆ کڕینی ڕادار نەخەیر هەتا ئێستا عێراق سیستەمی بەرگری نییە هەتا ئێستا عێراق سیستەمی بەرگری نییە لەبەرەوەی دەوڵەتی عێراق فۆرمەکەی دیار نییە لە ئێستادا کە تۆ بتەوێ بە گوێرەی ئێستای پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوە هەروەکو معلومات بەجەنابت بدەم لە ئێستای پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەگەر تۆ بتەوێت سیستەمی بەرگری موشەکی دابنێ ڕێگری لە چەکەکان لە درۆنەکان دەبێت خۆت ساخ بکەوێ لەگەڵ یەکێک لە بلوکەکان پرۆتۆکۆڵت هەبێ گرێبەستت هەبێ ساغ ببیتەوە بەلای رووسیادا ساغ بیتەوە یاخود بەلای چاینا بەلای ئەمریکا یەکێتی ئەوروپا کۆمەڵێک لەوانە عێراق جارێ زووە بۆی بتوانێت خۆی بەلایەکدا بداوە ئەوەندە جێگەی متمانە نییە ئەوەی کە زۆر زۆر توانیوێتی هیندستانە تا ئێستا سوود لە هەردوو لایەکەی وەردەگرێ پاکستانە سوود لە هەردوو تەرەفەکە وەردەگرێ ئەویش دوای دەیان ساڵ خیبرە و ئەوانە بەڵام چونکە پاکستان سوود لە دوو بەرەوەردەگرێ و چونکە هیندستان سوود لە دوو بەرەوەردەگرێ زۆرجار لەو درزەی لە نێوانیاندا هەیە دێنە ژوورەوە بوو پاکستان زەرێکی زۆری چەکی زیرەک ئەی لە سومعی چەکەکانی هیندستاندا لە ماوەی یەک هەفتەدا کە تەسەور نەدەکرا سەبارەت بە عێراق ئەگەر بێوێت چەکی بەرگری موشەکی بەدەستبێنێ هی ئەمریکی هەرگیز ئەمریکا ئەم چەکەی پێنادا ئەمریکا پارەکانی بەباشی پێنادا ئەمریکا تا ئێستا گرفتی هەیە لەگەڵ ئەو فۆرمانەی بۆ دەوڵەتی عێراق پێشنیار دەکرێن مارکساوا لە دوایین لێدوانیدا داوای حکمێکی دموکراسی و دوورکەوتنەوەی میلیشیاکان دەکا بۆیە ڕێکخراوی بەرگری موشەکی پێنادرێ شتی جوزئی دەدرێ بۆ پاراستنی کەیوان شتێک دابدرێ بۆ پاراستنی بۆ نمونە شەریکەی نەفتی باکوور شتێک دابدرێ بۆ ناوچەی سەوزیان پێدەگوت ئەوە بەڵام شتێک کە تەواوی سپەیسەکە تەختیە بکە پێویستی بە ڕەزامەندی ئیسرائیل هەیە پێش هەموو شتێک بە ڕەزامەندی ئەمریکا خواستی ئەوان هەیە ئەمە زۆر زوویە بۆ عێراق ڕووسەکان سیستەمی بەرگری ڕووسەکانەوە کە عێراق ببێتە خاوەنی بەڵێ سیستەمی بەرگری ڕووسەکان ناتوانن بکرن لەبەر ئەمریکا S400 ناتوانن لە ئەمریکا لەبەر ئەوەی سەبارەت بە ئەمریکا لە ناوچەکەدا تۆزێک هاوکێشەکە گۆڕاوە ئەگەر جاران تۆ دوو بلوکی دژبەیەکت هەبوو ئەمریکا بەشێک لە زەویەکانی بۆ ئێران بەجێهێشت بوو بەشێکی بۆ تورکیا بەجێهێشت بوو ئێستا نەخەیر بەشی هەردووکانی وەرگرتوێتەوە داوێتی بە ئیسرائیل واتە ئیسرائیلی وەک ئەمری واقع قبول کردووە لە ناوچەکەدا بۆیە ئەگەر تۆ تەماشا بکەی پێشتر دەمانگوت ئاسمانی ئێران وا چەند ڕۆژێکە ئاسمانی عێراقیش لەلایەن فڕۆکە ئیسرائیلیەوە تەراتێنی تێدا دەکرێت ئاسمانی سووریاش بە هەمان شێوە هەرچەندە لێک تێگەیشتێکی نێوان سووری ئەردۆغان و ناتانیاهۆ هەیە بۆی بەریەک نەکەون لە سووریا بەڵام سووریا هیچ سپیسێکی بەجێن ئیسرائیل هیچ سپیسێکی بەجێ نێشتوە هیچ هەموو ئاسمانی سووریا تەقدێت ئیشی تیا دەکا مانەوڕی تیا دەکا ئاسان نییە سیستەمی بەرگری موشەکی لە عێراق ئەوەی کە هەیە دەبێت حکوومەتی عێراق بەرپرسیارەتەکە هەڵبگرێەوە جوابێکی جددی کۆمەلگای نێودەوڵەتی بداتەوە لە بروی کاک حەکیم مەسلەی وزە بە تەنها لێدان نییە لە ئەمڕۆ وزە بەشێکە لە ڕقەمی سیاسی ئەمنی جیۆسیاسی جیۆئابووری ئەگەر چی ئەم وزەیەت لە عێراقدا مەسەلەوە کۆرمۆر بەشداری دەکات لە ململانی ئەمریکی ئێرانیشدا لەبەر ئەوەی وا دەکات عێراقیەکان پشت بەم وزەیە ببەستن و کەمتر پشت بە وزەی ئێرانی ببەستن لێدانەکەی بۆیە زۆر ڕەهەندی هەیە تەنها ئەوەیە نییە کە ڕاستە دژ بەو ژێرخانە گەورەیە بوو کە لەو ماوەیە سەرۆکوەزیران مەسرور بارزانی پیادەی کرد و دەنگدانەوە و گۆڕانێکی گەورەی لە هەندێک بواردا دروست کرد بەڵام بەڕاستیش دژ بە عێراقیش بوو دژ بە ئەمریکاش بوو دژ بە کەنداویش بوو زۆر ڕەهەندی هەن دەبێ ئەم جارە فەرقی هەبێ نەتیجەکان ئاشکرا بکرێن و بەرپرسیاری ئەم جوڵانە دیار بێ و چەکەکانی لێوەربگیرێن باشە کاکتۆر تا ئێستا ڕوون بۆ تۆ موشەکە درۆنە وایە بۆشای ئەمنیشێ لە بینی کێڵگەی کۆرمۆر لەگەڵ ئەو ناوچانەی
ئەو گروپانە دیارە ینی درۆن بووە موشک بووە تا ئێستا وەڵی باش تێنەگەیشتم سەوتەکە کاک حەکیم ببوورەوتم تا ئێستا ڕوونە ئەو هێرشە ئایا موشک بووە درۆن بووە و ئایا بۆشایی ئەمیش هەیە لە بینی کێڵگەی کۆرمۆر کە لەگەڵ ناوچە دابڕێنراوەکان و بڵێن لە کەرکووک و خورمات و داخوخواوانە بۆشایی ئەمنی زۆرە بێشک بۆشایی ئەمنی گەلێک زۆرە لەبەر ئەوەی ئەو ناوچانە حقیقەت مەجالێکی زۆر فراوانیان هەیە گاپێکی زۆر ئەوە هەیە سەبارەت بەوەی کە موشەکە درۆنە دەبێت نەتیجەکان ڕابگەیەندرێن دەبێت نەتیجەی لیژنەکان ڕابگەیەندرێن ئەوەی لەم بوارەوە بیگوتی جا بۆ شرۆڤەکارێکی وەک من لەوانی ئەو مافەم نەبێ و هەر باشیش نەبێ ئیشی من نەبێ بیڵێم ئەگەر هەرچەند بێمەعلوماتیش نیم لەسەر ئەوەی کە پێی دەگەن و هەیە بەڵام لەوانەیە ئێمە چاوەڕێ بکەین هەم بۆ تەلەڤیزۆنەکە هەم بۆ ئێمە باشتر بێ بەڵام ئەوەی کە هەیە ئەم ڕێکخراوانە یا ئەم گروپە میلیشیانە سوود لە درزی ناوماڵی کورد لە خیتابی هەڵەی بەرپرسەکانیش وەردەگرن زۆر جار لە ڕاستیدا بۆیە دەبێ پارتی سیاسی حیزبی سیاسی سەرۆکی حیزبەکان لە کەمپەینەکاندا هەموو شتێک بە گۆڕێ وەرنەکەن و ئاگادار بن کە لە ژینگەیەکی ئەمنی زۆر تێکچڕژاو کە گرژی زۆر گەورەی تێدایە دەژین و بە بەرپرسیارەتر هەڵسوک کەوت بکەن بۆ ئەوەی خەڵکێک لەم درزەوە نێتە ژوورەوە و من پێم وایە ئەمە ئەگەر تەدابیری جددی بۆ وەرنەگیرێ لە ڕووی پاراست هەر جۆرێک بێ جۆرێک لە پاراستن و ئەوانە و کۆمپانیایەکان دڵنیا نەکرێنەوە ئەو خەلەلانە لەوانەیە بەردەوام بن و باشتریشە بە خەڵکی خۆمان بڵێن کە ئێمە ئەو لاوازیەمان هەیە کە لەوانەیە لی بدرێ بۆی بەرگەی زۆر جار بێکارەبایی بێ بەرگەی کارگەکان بەرگەی تەدابیری خۆیان هەبێ و بزانن بۆ ئەو حاڵەتانە جۆرێک لە ئامادەیی هەبێ یعنی سیاسەتە زیرەکیەکە ئەوەیە کە ڕاستیەکە بە هاوڵاتیەکانت بڵێ لەبەرەوەی ئێمە بەدیلی کۆرمۆر شتێکی زۆر زۆر گەورەمان لەم قۆناغەدا نییە بەڵام کۆرمۆریش بە تەنها پەیوەست نییە بە هەرێمی کوردستانەوە پەیوەستە بە ئاراستەی حکوومەتی عێراقی و ئایا دەتوانێت سربەخۆ بێ لە ڕووی بەدەستێنانی وزە کە بەشی زۆر پشت بە ئەوێ دەبەستێ بۆیە دەبێت حکوومەتی عێراقی ئەوە بکات یعنی خۆ ئەو موشەکانە کاک حەکیم لە دەرەوە نایەن لە حەشدی تورکمانی و حەشدی شیعە و لەو ڕێکخراوانە دێن کە لە ئەوێ نێزیکن دوای نەتیجەکەی دەبینێن و ئەوانش دیارەکە بە ئارەزوی کێ جوڵەکە دەکەن یعنی مەبەستەکانیان دیارە بەس ئەوانە لە دەرەوە نایەن تۆ پێویستت بە ڕێکخراوی بەرگری موشەکیش یا بە سیستەمی بەرگری موشەکی زۆر زۆر بە ناچاری بێ ڕێیان لێ بگرە ئاگاداریان بکە بیانگرە سزینیان بکە و کۆمەڵگای نێودەوڵەتیان لێ بەدەنگ بێنە بڵێ ئەم ڕێکخراوە ئەم گروپە ئەم هێزانە کە تەحسینە سەربازیەکەیان مەوزی سەنگەربەندیەکەیان لەم سنوورە جوگرافیەیە وا بەم شێوەیە ئەم ئیشەی بەرامبەر هەرێم عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان کردووە ئەو کاتە ئەو لایەنانەی لی دەپرسنەوە زۆرن بڕوات بێ کە تۆ حەز بکەی یاننا و ئاسان نییە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کاکە حوسیەکان بەو عەزەمەتی خۆیان بەم جوگرافیا ئەستەمەوە کە مستەحیلە لە ڕێی دیالۆگەوە نەبێت تۆ بتوانی تێکیان بشکێنی حوسیەکانان بەرپرسم لەوە هیچ هێزێک ناتوانێت ئەمانە لە ناو ببە بەڵام مولتەزیمن بە پاراستنی ڕێڕەوە ئاویەکان مولتەزیمن بەوەی کە موشک نەگرنە ناو ئەو دۆخانەوە کە پرۆسەی جۆرێک لە پرۆسەیان تێدایە بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەوە ئەو شوێنانەی کە کارەکانیان ئەنجام دەدان ناسرا بوون لە عێراقدا حکوومەتی عێراقی تا ئێستا چاوپۆشی لەوەی کردووە کە ئەو هێزانەی کارەکە ئەنجام دەدان چێن واوەڕوەکو لە بەیانی سەرۆکوەزیراندا بوو بە کەفالەت ئازاد کراون ئەم جارە نابێ ئەم لێبوردنە هەبێ لەبەر ئەوەی دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حقیقەت بەرگەی ئەوە ناگرێت جارێکیکە ئەم گرژیانە یا ئەم جۆرە ناوەندە هەستیاریانی تێدا بە ئامانج بگیرێن باش کاکتۆر بەرەزوتدا ئەو درۆن و موشەکانە لە دەرەوە ناهێنرێن یان ئێستا دروستکردنیان لە ناوخۆی عێراقدا ئاسانە درۆن بێ ئەو جۆرە موشەکانە بێ خۆی دەزانی چەک زۆرە لەوەتی یەکێتی سۆڤێت ڕووخا حتاکو ئەم دقەیە مەسەلەی کەوتنی چەک بۆ بازاری ڕەش بە چەکی ئەتۆمی تاکتیکی شەوە شتێکی باوە
لەو کاتەیەوە یعنی لەو کاتەیەوە ئەم دەرفەتە دروست بوو خەڵکانێک چەک لە بازاری ڕەش بکڕن و بفرۆشن و ئەوانە ئەو چەکانێک کە لە ئاسیایی لە ئۆڕاسیاوە دەهاتن لە بەشێک لە حاجیاوا دەفرۆشران جۆریان هەبوو و بەر لەوەی کە ئەمریکیەکان چەکی ناتۆ بێنن بۆ ئێرە و لە بازاری عێراق بڵاویکەنەوە چەکی ناتۆ لە کوردستان دەفرۆشرا پاکەتی دەهات ساڕۆخی ستێنگرەوەی کە زۆر کارایە بۆ تەنانەت بۆ پێکانی F-16 لە نەوەتەکان لە کوردستان دەفرۆشرا لە 95 96 97 و هەندێک هێز لە هەندێک پارچەی کوردستان بەدەستیان هێنا کاریان پێی دەکرد دواتە مەسەلەی چەک وەکو دەرمان وەکو هەر بابەتێکی تر شتێکە بەدەست دەگا پارچەکانی دێن لێک دەدرێن بۆیە ڕێگرتنی تاکتیکی و تەکنیکی بەتەنها بەس نییە ڕازگۆیی گرنگە ڕازگۆیی حکوومەتی عێراقی گرنگە بە تایبەتی ئەم جارە کە ئەوانەی دەنگیان هێناوە زیاتر میلیشیاکانن زیاتر ئەو هێزانن کە دەڵێن حکوومەتی دووەمی عێراقن حکوومەتی سەرەرزی واقع لە بەرژەوەندی خۆیان نییە ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێ لە بەرژەوەندی ئەو هێزانە نییە کە پێیان دەڵێن لە ئەنگری فلان دەوڵەت و فلان دەوڵەتیش ئەوانە حکوومەت پێک دێنن بمانەوەیان نەمانەوێت دەنگیان هێناوە ئەوانە لە کوردگەل کوردستان دەنگ دێنن جگە لەوە کاک حەکیم ئەگەر دیقەت بکەیت لێدوانێکی یۆنامی هەبوو ئەم لێدوانە کەمتر ئیعلام لەسەری وەستا وتی ئەم ڕووداوی ڕوویداوە مەترسیە لەسەر فیدرالیزمی عێراق دەزانن ئەمە یعنی چی واتە لەوانەیە عێراق پارچە بکە واتە لەوانەیە کۆمەلگای نێودەوڵەتی بە UN-ەوە ڕەزامەند بێ بۆ ئەوی کە پێشتر بۆی ڕەزامەند نەبوون واتە ئەوە عێراقیەکانن کە کوردیان ناوێ ژینگەی و جوگرافیایەکیان ناوێ واتە ئەوە عێراقیەکانن ناوەندە بەغدایە دەسەڵاتی ئەمڕۆیە خۆی و سیادەی خۆی پێ کۆنتڕۆڵ ناکرێ ئاسایشی پێدابین نابێ گرنگترین قسەیەک لەوەتی کۆرمۆر ڕوویداوە لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناوخۆی ئەم قسەیە کە فیدرالیزمی عێراق لە بەردەم مەترسیە بەڵام کەمترین قسەی لە ئیعلام لەسەر کراوە باشە بۆیە عێراقیەکان لە بەردەم تاقیکردنەوەیەکی زۆر گەورەدان ڕاستە خەڵکی هەرێمی کوردستان ئازار دەچێژێ کارەبا دەکوژێتەوە کۆمەڵێک بابەتی ئاوە بەڵام قوڵایی ئاسایشی کوردستانی پێدەکەوێتە ژێر پرسیارەوە کە ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی لێرە ئارامیەکی دەبێ ئاسایشی هەرێم بپارێزی ئاسایش بەتەنها ناپارێزرێ بەوە دەپارێزرێ کە ئەوانش هاوکار بن بۆیە ئێستا هەرێمی کوردستان لە دوای لێدانەکەی کۆرمۆر پتر چۆتە پێشەوە لە هەندێک بواردا تەدابیرەکانی عیلاقاتەکانی هاتنوچوونی وەفدەکانی ئیحراجبوونی حکوومەتی ناوەندی هاندانی ئەوەی کە لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی دەست پێ دەکا بڕوات بێ کاریگەری لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێم هەیە من ئاگادارم یعنی گوتاری یەکێتی نیشتیمانی زۆر فەرق دەبێت لە پێش و دوای ئەم لێدانە چووکاوەکو دەڵێ لێدانەکە لە درزی خیتابی و کەمپەینی بافڵ تاڵەبانیەوە هاتە ژوورێکە بۆ ئەوانیش جۆرێک لە سوکایەتی پێکردن بوو واتە کورد دەتوانێت گەڕیەلایز بێ کە چ دژمناتێکت بەرامبەر دەکرێت تێیدا ڕیەلایز بێ سەدحی وەری نەگرێ بزانێ مەسئولیەتەکە لەکوێیە و کاریگەری نەک لەسەر هەرێمی کوردستان ئێمە هەر نەڵێین لەسەر کاریگەری لەسەر عێراقی یۆنامی کە لەوەتی هەیە دەڵێ هەرێمی کوردستان دەبێت دەست بە فیدرالیەوە بگرێ بۆ یەکەمین جار لە لێدوانێکیدا دەڵێ فیدرالی عێراق لەبەر مەترسیدایە مارک ساڤایە چێ بە ئاسانی نەبووتە نوێنەری ترەمپ دەڵێ نابێ ئەم میلیشیانە لە دەسەڵات خۆ بە قسەی ئەو نییە میلیشیار دەبێت دەسەڵاتە بێت لە بەروی ئەمریکا هەرگیز فۆرمێکی دەوڵەت و ستراکچەرێک بەسەر هیچ وڵاتێکدا ناچەسپێنێ ئەوان ئەمنیەتیان دەوێت بەڵام ئەوەی کە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا مساومەی لەسەر ناکە ئاسایشە بە تایبەتی ئاسایشی وزەیە باشە ئاسایشی وزەیە کاک حەکیمەوە ڕاست نییە ئەوە ڕاست نییە زۆرجار لە ئیعلام دەڵێ ئەمریکا گوتوێتی ئەوەندە وەزارەت خەتی سوورە و نابێ حکومەتدا بەشدار بن و نابێوە ئەوە ڕاست نییە ئەوەی ڕاستە یەک شتە نابێ ئەمنیەت تێک بدەن ئەمنیەت خەتی سوورە بەس چێ دەبێتەوە ئێستا قەسعەلی و عامری ببن کە لە لیستی تیرۆردان ببنە وەزیر ماوەیەکی ئەمریکا مامەڵەیان لەگەڵ دەکات بەڵام نابێ دەست بوەشێنن هیچکە نابێ دەست بوەشێنێ و ئەوەی ئەم جارە ڕوویداوە کۆمەڵێک ڕەهەندی کەشی هەن لەوانەیە ئەویان ڕۆیان داوە نێزیک بەڵێ قسە لەسەر ڕەهەندەکانی تریشی دەکەین بەس باسی ئەمریکات کرد ئەوان دەستێوەردان لەو جۆرە هێرشاندا دەکەن بۆ نمونەوەی سەر کۆرمۆر خۆژووری ئۆپەراسیۆنی هاوبەشی هاوپەیمانان کە ئەمریکا بڵێن سەرپەرشتەکە لە هەرێمەیە
ئایاوانە گەربیانەوە زۆر بە ئاسانی ناتوانن کێ بووە لەکوێوە درۆن بێ موشک بێ بە ئاسانی بڵێن ئاشکرایکەن و دەستێوەردان ناکەن لەو پرسانە. دەزانی ئەوەی کە من بزانم ئێستا هەموو ئاسمانی عێراق لە ناو ڕووپێوێکدایە کە دەتوانن لە قەمەرە سەناعیەوە بە ئەی ڕۆژانە دەقە بە دەقە بیجێڕنەوە بزانن ئەو موشەکە لەکوێ هەڵدراوە بۆ شوێ چووە. بەڵام کە ئەوەی کە هەیە ئەو سیستەمی ئەمریکیە خۆرئاوایی یا تەنانەت ئەگەر چای نابێ هێشتا هەستیارتر پەلە ناکەن لەوەی کە هەندێک ئیجرات بکەن. نایەنەوێ وروژانی گەورەتر دروست ببێ. شتێکی تریشەیە پێویستە ئێمە دەستی لەسەردا بنێین بۆ ئەوانەی کە تەماشا بەرنامەکەی بەڕێزت دەکەن ئیسیفادەی لێ دەکەن. ئەویش ئەوەیە کە ئەگەر لە ئێمەن حوسیەکان هەن و زەیدیەکان هەن بەڵام لەگەڵ دەوڵەتی ناوەندی زۆری یەک نین و ئەگەر لە لوبنان مەسەلەن سەرۆک کۆمارێکی مەسیحیت هەیە سونیەکان لە دەسەڵاتن شیعەکانی دژ بە ئێران لە دەسەڵاتن بەڵام ئەوەی کە شەڕیان لەگەڵە ئۆپۆزیسیۆنە لە عێراق تۆ ئۆپۆزیسیۆنێکت نییە یعنی هەر ئەوانن لە دەسەڵاتن گرفتەکە ئەوەیە. بۆیە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەیە کا کێشەکە لەگەڵ کۆی ستراکچەری عێراقی ببڕێتەوە. کێشەی ئەمریکا و لایەنەکانی دیکە لەگەڵ بەرەی بەرگری لە عێراقەوەیە کە لێرە ئۆپۆزیسیۆنێکی جیاوازت نییە بڵێ وەڵا ئەوە دەسەڵاتی بەغدا دەسەڵاتێکی سونیە بە شیعەکان لە ئەنگری ئێرە نا دەسەڵاتەکە شیعەیە میلیشیاکە شیعەیە ئەوەی دەستیش دەوەشێنێ شیعەیە ئەوەی کە ئەمریکاش چاوی لێیە بیناسێ و پایتەختێکی ڕسمی لە بەردەستدایە شیعەیە ئەوەی کە کوردیش دەبێت دەوڵەتی لەگەڵ پێک بێنێ هەر شیعەیە ئەوەی سونیەک بە هەمان بۆیە لەگەڵ عێراق ئەوەندە لە ژووری ئۆپەراسیۆن و بە شێوەیەکی تەکتیکی و تەکنیکی بیری لێ ناکەنەوە کاک حەکیم بیر لە کۆی ستراکچەری کۆمەڵگەی عێراقی دەکەنەوە. ئەگەر لە لوبنان با ئێستا قیامەتیان لەسەر حیزبوڵڵا دروست دەکرد لە یەمەن با شتێکی تریان دەکرد بەس ئێستا ئەگەر لە سووریاش ئەو شتە ڕووبدا دیسان ناتوانن هەندێک شت بکەن دەبێت لەگەڵ دەسەڵاتەکەی کە لە مەرکەزە هەیە قسە بکەن لەگەڵ ئەحمەد شەرع و ئەوانە. بۆیە تایبەتمەندیەکە ئەوەیە سەبارەت بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە کارتی لەبەردەستە کارتی دارایی عێراقی لەبەردەستە و زۆر شتی لەبەردەستدایە و وەکی جارانیش نییە ئەمریکا زۆر تەنازول بۆ عێراق بکە ئاگادار بن ڕعایەتیان دەکا دەیەوێ بڕای کێشێت لەبەری ئێران تۆزێک ئەوەندی بتوانێت جوڵەکانی دووربخانەک ڕوحەکەی لەبەروی ڕوحەکەی ڕوحێکی ئێرانیام لایەکمان دەزانین بەڵام ئێمە دەزانین ئێستا تهدیدێکی زۆر ڕۆژانە لە ئاسمانی عێراقەیە و ئەمریکا ڕێگای پێداوە F-35 هەیە. بۆیە ئەمریکیەکان بە سەبر دەبن تا ڕادەیەک بەڵام ئەو سەبرەش پێم وایە کە سنووری دەبێ بۆ عێراق وەک جاران نییە بەسەر پایتەختی شام دەبێ ئەمریکا مجاملێ بکەنا بە ئیسرائیل تهدیدی دەکا ئەمریکا لە ویلایەوە ئیمتیازی لێ وەردەگرێ سپەینێ بە شوێنێکی کە تهدیدی عێراق دەکا لە ویلایەوە ئیمتیازی لێ وەردەگرێ. گرفتەکە زۆر قوڵترە لەوەی کە بە ئاسانی باس بکە. باەک پرسیارتر لە ڕووی ئەمنیەوە بکەین دوای سەر ڕاندی سیاسیش بەس وەکو کۆرمۆر ینی بەڕێز پێشبینی دەکەی ینی سیستەمێکی بەرگری دەکرێت بۆ دابنرێ سەر لە نازم لە فڕۆکەخانەکان ئەوە ڕادارە بەرگریە چییە بۆ ناوچەیەکی دیاری کراو پێ دوای شتێکی واڕۆدا عێراق ڕازی بێ ئەمریکەکان ڕازی بن شتێکی واڕۆدات عێراق ئیحراجە عێراق ناتوانێت ڕازی بیان ڕازی نەبێ لە بەروی سەروەری عێراق ئێستا پێشێل کراوە و ئاسمانی عێراق ئێستا بە تەواوی کۆنتترۆلی دەوڵەتێکی دیکەی لایەنگری ئەمریکایە و عێراق هەتا ئێستا نەیتوانیوە سەروەری خۆی بپارێزێ و کاک حەکیم یەک حەقیقەت هەیە دەبێ ئێمە دانی پێدا بنێین ئێمە بە تەواوی شاهیدی دیتنی سیستەمێکی نوێی مامەڵەی هەرێمی و نێودەوڵەتین ئەویش ئەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تەنها ستەیتەکان دەوڵەتەکان و بەرچاو ناگیرێن بە تەنها مامەڵە لەگەڵ دەوڵەتەکان ناکرێت مامەڵە لە سووریا لەگەڵ کورد دەکرێت لەگەڵ دۆرۆز دەکرێت لەگەڵ عەلەویەکان دەکرێت مامەڵە لە عێراق لەگەڵ سوننەکان دەکرێت لەگەڵ کورد دەکرێت لەگەڵ هەر لە عێراق لەگەڵ پەکەکە دەکرێت لەگەڵ شەنگال دەکرێت لەگەڵ لایەنێکی دیکە دەکرێت
لە لوبنان لەگەڵ حیزب الله دەکرێت بە توندی بێ بە شەڕ بێ بە ئاشتی بێ لەگەڵ دەسەڵات دەکرێت لە هەمووی وایە واتە ئەو قۆناغا دەرباز بوو کە بە تەنها مامەڵە لەگەڵ ستەیتەکە بکرێ هەرەوەشە کە تورکیا دەیانەوێ بەر لەوەی لە تورکیاش مامەڵە لەگەڵ هەندێک لایانی کە بکرێ گرژیەکان خاو بکەنەوە واتە ئەو سیمایە بەردەوام دەبێ دەتوانم بەڕوونی ئەوەت پێ بڵێم لە سووریا لە عێراق لە لوبنان لە یەمەن جارێک کە تۆ دەوڵەتێکی مەرکەزی نابینیەوە بۆ هەموو شتێک تەنها ئەو بە مەخاتب وەربگیرێ دۆخەکە زۆر زۆر دەگۆڕدرێ بەڵام چ کاتێک دەوڵەتێک بە تەواوی بە مەخاتب وەردەگیرێ ئەم قسەیەش معنای تێدا ئەو کاتێک کە توانی سیادەی خۆی بە تەواوی بپارێزێ ئاسایشێکی ڕێک و پێک دابین بکە و دەوڵەتانی دەرەوە ئەمریکا هێزی دیکە پێویستیان نەبێ لەم دەسەڵاتە زیاتر قسە لەگەڵ هەرچی خەڵکی ترە بکەن بەڵام ئایا لە عێراق ئەمە ڕوئەدا بڕوات بێ ئەگەر ئەمریکیەکان و کورد و ئێران و لایەنەکانی دیکە ناوبژی لە نێوان عێراقیەکان نەکەن ناتوانن حکوومەتەکەش فۆڕم بکەن کابینەی تازەی دوای هەڵبژاردنەکانی خولی شەشەم باشە کاکتۆر باسی ئەمریکات کە سەبارەت بە ئێران و ئەمریکا ئەوەی کە بەڕێزوت هەندێک بۆ نمونە چاودێر دەڵێن ئەمریکا دەچێت ئەوەش کە ئایا وەزارەت بەکێ بدرێت کە بەڕێز پێ دوایە ناچێت ئەو وردەکاریانەوە بەڵام ئەو نێردەیش کە دانراوە زیاتر خۆشی بازرگانان ترامپ زیاتر چاوی لە مەسەلەی نەوتەکە و هەندێک شتی یان چاوی لە شتی سیاسیشە لە عێراق دەزانی کاک حەکیم بۆ مەسەلەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست برگانێکی ڕوونی ئەمریکی هەیە نەخشە ڕێیەکە دیارە ساڵێک 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ 10 ساڵ ئیتر پیکچەرەکە یا پەزڵەکە کە شتەکان هاتوون لێک نێزیک بوونەوە بەڕوونی دیارە نەویش ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە شۆڕشی ئیمام خومەینیەوە لە 1970ەوە بای لە ئەمریکا کردووە نقطە تورکیا بەڕاستی لە 2002 کە ئیسلامیەکان دەسەڵاتیان گرتووەتە دەست من ناڵێم بای لە ئەمریکا کردووە بەڵام ژێی کەوانەکەیان زۆر بۆ ناو ژینگەی ئیمپراتۆریەتی عوسمانی و موسڵمان و نەتەوەکانی دیکە کێشاوە جاران ژێیەکان هێندە نەدەکێشە ئەوە تیۆری ئەحمەد داودۆغڵویە دەڵێ ژێی کەوانەکە ئەگەر بچێشین تیرەکەمان باشتر دەڕوە واتە کەوانەی دەسەڵاتی تورکیا لە ژینگەی میراتی مێژووی خۆی دایەتی بۆیە ناتۆ وەک جاران ناتوانێت سوودی لێوەربگرێ ئەگەر ناتۆ سپینێ بڕیار بدە هێزی سەربازی بەرامبەر وڵاتێکی ناوچەکە بەکاربێنێ ئەگە تورکیا موافق نەبێ بەشداری ناکە یا مەجای خاکەکەی نادا ئەگەر مادە 5 ناتۆش پەیمانی ناتۆشەیە هیچ چارتەرەکەشیان هەیە بۆیە ئەمڕۆ بمانەوێیان نەمانەوێ ناکرێ ئێمە لەبەر هەستیاری ئاینی یا لەبەر کۆمەڵێک شتر بابەتەکان نەڵێین بمانەوێ نەمانەوێ وەک ئەمری واقع ئیسرائیلیان دەستیان کردوتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر وانە بێ چێ دەتوانێت لە پەنتاگۆنی گچکە بدا قەتەڕە چێ دەتوانێت ڕۆژانە کە شەرع تازە لە ئەومێ متحیدە دێتەوە نێزی کۆشکەکەی بۆمباران بکە لە ئەبوو کەمالی عێراق دەدا بە کەیفی خۆی لە سووریا دەدا لەوێ دەدا لە کوێ نادا ئەمە نیشانەی چییە؟ ئەمە نیشانەی ئەوەیە کە ئێمە لە عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ژینگەیەکی تەواو جیاوازداین هەر شەخصێک هەر حزبێک هەر دەسەڵاتێک هەر کاسب کارێک لەم دۆخە نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێی بگا و بەرجەستەی بکە دەتوانێت تێیدا بمێنێتەوە بژیەت ئەوەی کە ڕیەڵایز نەبێ نەیخوێنێتەوە کۆهێژینی چی پێ دەڵێن یعنی تێیدا بەرجەستە نەبێ و نەیبینێ ناتوانێ بە هەناسەی زوو بە هەنگاوەکانی زوو بە تەوقەکانی پێشتر کە هەبوون تێیدا نەفەس بدا بۆیە زۆر گرنگە ئێمە ژینگەی دوای ئەوە بزانین بناسین سەبارەت بە عێراق ئێستا ئەگەر تۆ تەماشا بکەیت تا کۆتایی 2026 عسکەری ئەمریکی تیا نامێنێ 250 کەس دەمێنن هەندێک کادری فەنی و ئەوانن بەڵام ئەمریکا لە هەموو تەمەنی خۆی لە عێراق دەسەڵاتی سەربازی پتر دەبێ بەهۆی کۆمەڵێک فاکتەری دیکەەوە بە ئەوەندە دووبارەیان نەکەینەوە بە هۆی کۆمەڵێک فاکتەری دیکە ئەو فاکتەرانە سود لە ئای و کەشتەکانی سەردەریا و دەوڵەتی ناوچەکە کە گوتم کردویان ئەمری واقع و هەموو ئەوانە وەردەگرێ بۆیە ئێمە لە ژینگەیەکی تەواو جیاوازداین لە ڕاستیدا تێگەیشتن لەم ژینگە جیاوازە زۆر گرنگە زۆر گرنگە
ئەوەی کە هەیە هەتا ئێستا شیعەکان سەرکەوتونین لە ئیدارەکردنی عێراق لە ڕازیکردنی کورد و سوننە بە تایبەتی لە سوننەکان کۆمەڵگەی سوننی لە عێراق خاوەنی میراتی مێژوویە ڕوحێکی قوڵی دەوڵەتداریان هەیە بە تەنها بە بەڕێز حەلبوسی و بە چەند بەڕێزێکی دیکە ناتوانانی کۆمەلگای سوننی دابمرکێنیەوە و پێت وابێکە بەشێکن لە ستراکچەری دەوڵەتی عێراق نەخەیر ساڵەکان کە دەچێن ناوەندی عێراقی زۆر شت لە دەست دەدا عێراق وەک خۆی نامێنێ بەم شێوەیە لێدوانەکەی یۆنامی کە فیدراڵێتی عێراق لە بەردەم مەترسیدایە زۆر گرنگە دەبێت سەرنجمان لەسەری بێ باشە کاکتۆر دەخولێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کوری سوپاس دەکەم بەس دیارە ترامپ چی لە عێراق دەوێ ئەو زیاتر چی دەوێ نێردەکەشی کە دانراوە بازرگانە کاکتۆر گوێی من بێ بەڵام باڵە کاکتۆر بۆم دووبارە بکەیتەوە ببوورە وتم دیارە ئێستا ترامپ چی لە عێراق دەوێت بە کورتی بێ کاتیشمان کەم ماوە نێردەکەشی کەسێکی بازرگانە بەڵێ دۆناڵد ترامپ ئەوەی لە عێراقی دەوێت ئەمنیەتە دۆناڵد ترامپ ئەوەی لە عێراقی دەوێت ئەمنیەتە بۆ معلوماتی جەنابەت و دڵنیاشم کە دەزانی ڕۆژانە بەرمیل پارەکەی بخۆی دەستە واشنتن دیسی نایەتە عێراق وەگەر عێراق مانگانە ڕاتبی کوردستان و هی خۆی دەدا دەبێت لە ئەمریکا داوا بکە بۆیە ئەوە ڕاست نییە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەنها چاوی نەخەیر چاوی لە ئاسایشی وزەیە لە ناوچەکە بۆ هەمویان چاوی لە ئیسرائیلە و لە کۆمەڵێک بابەتی دیکەیە باشە کاکتۆر سەبارەت بە ئەوەی کە بردمانی کۆرمۆر پەیوەندی بە پێکەنە حکوومەتی نوێ عێراقیش و ئایا یاخود قسە لەسەرەوەش دەکرێت چی بکرێت لە ڕووی سیاسیەوە بۆی هەرێمەوێتە بەشێک لەو بلۆک بەندەی کە بۆنەوە ڕووسەکان و ئێرانیەکان ئەمریکا لەلایەک و غاز نەبێتەوەی کە سەقامگیری کوردستان تێک بچێ دەزانی سەبارەت باوەی کە ڕوویدا پرسیارێکی زۆر جوانە لێدانێکی گەورە بوو لە مالیکی و لە کۆمەڵێک لایەنیان با ئێمە چاوەڕوانی وتاری لیژنەکان بکەین شتی سەیری لەوانەیە تێدا بێت و بتوانین دوای تەحلیلێکی باشتری بکەین بێشک ئیحرازیەتێکی زۆر بۆ شیعەکان دروست بووە لەو کاتەدا کە ئەوان سوودانی دێتە ئێرە مالیکی دێتە ئێرە و ئەوانی تر قەرار بوو بێنە ئێرە یعنی شتێک ڕوویدا کە ئیتر گرفت بۆ ئەم شتانە دروست ببێ بەڵام ئەوە بۆ مانایە نییە کە کورد سستی بکات لە پێکێنانی حکوومەتی عێراقی بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی من بزانم مبادرەیەکی جەنابی سەرۆک بارزانیش هەیە بۆی هەموو لایەنەکان بەیەکەوە وەک ماڵی کوردی بچن بۆ بەغدا و پێشم وایە بەم شێوەیە دەبێت بەڵێ سەبارەت بە هەرێمی کوردستان چی بکە بۆی نەوێت ینی سەقامگیرەکەی تێک نەچێ بۆی غازەکەیەوە کە مەسەڵەن گرینگە بۆ کارەبا بۆ وزەی ناوخۆ بۆ نەبێتە نیگەرانی ڕووسەکان و ئێرانیەکانیش دەبێت ئێمە واقع بین دەبێت لەگەڵ ئەم دۆخانە بڕۆین و ڕۆژانە ژێرخانی خۆمان بەهێز بکەین عیلاقاتی نێودەوڵەتیمان بەهێز بکەین چەکی زیرەکمان بەهێز بکەین بەڵام ئێمە نابێت بڵێن ئەم ڕووداوانە ئیتر ڕوو نادەنەوە ئێمە دەبێت بۆی حازر بین ئێمە لە ژینگەیەکدا دەژین ئێران جێگیر نییە تورکیا جێگیر نییە سووریا جێگیر نییە عێراق شوێنێک نییە کە جێگیر بێت هەندێک سعودیا جێگیرە قەتەڕ و ئەوانش بەڵام زۆر جار لەوێش ناجێگیرێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەبێت قەتەڕیش بەری دەکەوێت سعودیش بەری دەکەوێت کەواتە چی هیچ شوێنێکی جێگیر نییە ئێمەش نابێ ئەوەندە پێمان وابێ خەیاڵی بین دەبێت هەموو شتێک بۆمە زۆر تایبەت بێ بەخوا کێشە هەر دەبێت لەگەڵی بڕۆین لە ڕووی دەرونی بۆی حازر بین لە ڕووی ئاوێ بۆی حازر بین لە ڕووی چەکی زیرەکەوە لە ڕووی تەدابیری وزە و کۆمەڵێک شتی دیکەوە ئەبێ بۆی حازر بین بەڵام هیچ شتێکی بەوە نابێت کە ناوماڵی کوردی یەک بێ لە هەمووی مهمترە گەورەترین حازریە باشە بەس بەرەزت پێدوا بۆ هێرشەی کۆرمۆر چۆن کاریگەریە لەسەر بینی پارتی وێکێتیش وەلە کاتێکە لەو ماوەیەدا شەر ڕاگەاندنی بینی پارتی وێکێتی زۆر قوڵ بۆەوە چ کاریگەریەکی هەبوو دەزانی من دەبێت لێرە شتێک بڵێم سەبارەت بە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو حیزبن لە
لە 60ەکانەوە لە 70ەکانەوە لە 80ەکانەوە کاتێک کە بەیەکەوە بوون لە بەرەی کوردستانیەوە تا دوایی سوودیان زۆر وەرگرتووە کە پەرد بوون زەرەریان کردووە بەڵام لە ڕاستیدا زۆر گرنگە کە هیچ کەسێک گرە و لەسەر ناکۆکی ئەم دوولایانە نەکە لەبەرەوەی باش بن هەر پێکەون خەراب بن هەر پێکەون درز بدەن هەر پێکەوە نەیدەن هەر پێکەون کاتێک بەیەکەوە بچنە بەغدا هەردووچیان قازانج دەکەن تاک بچن زەرەر دەکەن بەڵام لە ڕاستیدا هەموو هەنگاوەکانیان بۆ پێکێنانی حکوومەتی هەرێم بۆ پێکێنانی بەغدا بۆ داواکردنی وەزیرەکان پرسی هەموو پرسەکان بەیەکەوە ئەبن لە ڕاستیدا و ئەوەش ڕوویدا درزێکی وای دروست نەکردو بەڵام سەرکردایەتی یەکێتیش دەزانن کە لە چ کەلێنێکەوە ئەوانە داخڵ بوون باش لەوە تێدەگەن سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانیش تەسەور دەکەم بە ئاشکرا لەگەڵ هەموو لایەنەکان پرسەکە گفتوگۆ دەکا بۆیە پێم وایە کە ئەو قۆناغەش تێدەپەڕێ بەڵام بەومانە نییە جارێکیکە زەبریکە ناخۆین و شتی تر ڕوونادا ئەمە عێراقا بۆیە دەبێ بەردەوام بە خەڵکەکەمان ڕازگۆ بین بڵین بەخوا ئێمە لە ژینگەیەکدا دەژین کەەوە ژینگەی خۆمانە هەر چواردە ورمان ئاگرا جەزیرەیەکین لە ناو دەریایەکی ئاگردا پرنجکیشمان بۆ دێ بەڵام دەبێت بە هەموو سەرکردایەتیەکان بە هەموو حیزبەکان ئەوانەی کورسیان زۆرەیان کەمە ئەوانەی دەسەڵاتیان لە دەروی دەسەڵاتن بەیەکەوە خەمی پاراستنی ئەو کەشتیان بێ و پێشم وایە دۆخەکان لە هیچ شوێنێک نە لە ئۆکرانیا نە لە عێراق هەتا سەر بەم شێوەیە نابن جێگیر دەبنەوە ئێمە بە سەلامەتی میلەتەکەمان بگەینە قۆناغی جێگیری زۆر گرنگ دەبێت باڵێ کاکتۆر لە ماوەی ڕابردوو بەرپرسانی پارتیا ڕەشایان دەکەدایان قۆناغی دوای هەڵبژاردن جیاوازەمە بەسی بۆ یەکێتی ئەم جارە بڵین ئێستا کە کۆبوونەوە دەکرێت پێ دوای پارتی بەبێ یەکێتی حکوومەت پێک نایەنێت دەزانی حکوومەت نەخیر من پێم وانییە پارتی دموکراتی کوردستان بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ ئەوەش کە دەڵێن جیاوازەوە دەکەوێتە سەر پارتی دموکراتی کوردستان لە چدا جیاوازە بەڵام لەوانەیە لە کۆمەڵێک ئیمتیازدا کە پێشتر بە ئاسانی دراون ئێستا کۆمەڵێک شتی دیکە بێ بەڵام لە ڕاستیدا ئەوەی من بیبینم هەندێک فاکتەر زۆر جار دێنە ناوەوە کە کاریگەریان لەسەر گوتاری هەموو لایەنەکان هەیە 2000 پارتی دموکراتی کوردستانیش پارتێکی سیاسی هیچێتی نیشتیمانی کوردستانیش لایەنێکی سیاسیە و دوجاریش ئەوانە بەرژەوەندیان هەیە بەرژەوەندی خۆیان و گەورەتر و میلەتەکە و ناوچەکە و ئاشتی هەرێمیان هەیە بۆیە من پێم وایە ئەو قۆناغانە تێدەپەڕێنن بەڵام ئەوەی من بیزانم ئەگەر وەکو شرۆڤەکارێکی حیزبینە ئەوەی من بیزانم کە جارێک کە هەرێمی کوردستان خوا نەخواستە ئەگەر کارەساتی گەورەش ڕووبدا ناگەڕێتەوە 50-50 ئەو قۆناغانە تێپەڕیون و هیچ حیزبێکیش پێمان نەبێ ئەوەی بوێت لەبەر ئەوەی هینی هەڵبژاردن ئیستحقاقی هەڵبژاردن دیارە بەس دوجار پێکەوە بوون لە هەموو شتێک گرنگترە مەسئولەتێکی ئەخلاقی زۆر زۆر گەورەیە باش کاکتۆر کەمتر لە خولەکێک بەڕێزوتت بەیەکەوە دەڕۆم بۆ بەغدا و چکە پێشتر بازەکە ڕەنگە پارتیکاندی دێبێ بۆ سەرۆ کۆمارێکێتی هەی بێ ئۆپۆزیسیۆن بەجیا بڕوە بە کورتی بێ سوپاس دەکەم بەخوا تێنەگەیشتم کاک حەکیم ببوورە وتم پێ دوای بە کورتی بێ پێ دوای یەکێتی و پارتی بێ کۆ دەڕۆن بۆ بەغدا کاندیدی جیاوازیان نابێ بۆ سەرۆ کۆمار بە کورتی بێ سوپاس دەکەم من پێم وایە بەیەکەوە دەبن ومێت دەکەم کاندیدی جیاواز نەبێت بەڵێ پێم وایە زیاتر بەیەکەوە دەبن بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی دەوڵەتیەکان کە لاولێرەوە لەگەڵ مان بووی مادومان کردی سوپاسی ئامادەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ